ڕۆژانە کارمەندان و ئەندازیارانی کارەبای سلێمانی چەندین سەعات کار دەکەن بۆ ئەوەی شەقامی مەلیک مەحموود لە شارەکە ڕووناک بکەنەوە. ئەندازیارێکی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی باز لەوە دەکات لە ئێستادا پرۆژەی ڕووناکردنەوەی شەقامی مەلیک مەحموود و ڕێگای سلێمانی بۆ تاسڵوجە خراونەتە بواری جێبەجێکردنەوە بە شێوازێکی ستانداردی جیهانی جێبەجێ دەکرێن و گڵۆپەکانی شەقامەکە و سیستمی کارپێکردنیان بە جۆرێک دروست کراوە بە کەمترین کارەبا ڕووناکی پێویست ببەخشێ بە شەقامەکە. پرۆژێ ئەوەی هەیە کە ئێمە تقریباً 500,000 کیلۆوات کارەبا ئەگەڕێتەوە لە نێوان شەقامی مەلیک مەحموود و شەقامی تاسڵوجە. ئێمە جیهازی تایبەتمان هەیە بە وەرگرتنی داتاکان هەر هەمووی زۆری فەرقە لە شێوازی ڕووناکیە، بۆیە پرۆژەی لید زۆر سەرکەوتوتر ئەبێت و تەمەنیشی درێژە. ئێستا ئەمانە تقریباً تەمەنیان 100,000 سەعات ئیشکردنە کە ئەوە پێم وابێ ئەگەر شەوانە 10 سەعات ئیشکات بزانە چەند ساڵەکات. جگەلەوە ئێمە تایم زۆنمان ئستا لەم ئینایە بەکارهێناوە کە یەکەم ئامێرە لە هەموو عێراقا بەکارێت. ئەو تایم زۆنە احتیمال دەکاتە سەر کاتی سلێمانی. بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی کارەبای سلێمانی دەڵێ بەشێکی زۆری کارەکانی پرۆژەی ڕووناکردنەوەی شەقامی مەلیک مەحموود تەواو بووە. بە شێوازی تایم زۆن لەگەڵ تاریکبووندا گڵۆپەکان هەڵدەبن و دواتریش لەگەڵ هەڵهاتنی خۆردا گڵۆپەکانی سەرشەقامەکان دەکوژێنەوە. نۆژانکردنەوەی تۆڕی ڕووناکی شەقامی مەلیک مەحموود لەسەر بودجەی ڕێکخراوی UNDP و با سەرپەرشتی پارێزگاری سلێمانی جێبەجێکرێت و لەلایەن ستافی ئێمەوە سەرپەرشتی جێبەجێکردنێکی پرۆژەکە زیاتر لە 2 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە. ئێستا لە 85 پرۆژەکە تەواو بووە. دوای تەواوبوونی شەقامی مەلیک مەحموود بە هەمان شێوە شەقامی تاسڵوجە سلێمانی ئینارەکەی بە هەمان شێوە گۆڕدرێ لەو هەلۆجینەوە ئەکرێ بە لید. جگەلەوەش سیستەمی هەڵبوون و کوژانەوەکەی ئەکرێ بە تایم زۆن کە ڕۆژانە لەگەڵ هەڵبوون و هەڵاتن و ڕۆژاوبوونە خۆی ئەکوژێتەوانێ و هەڵەبێتەوانێ. جگەلەوە بەڕاستی ئەمە یعنی ئەوەی کە گرنگە لەم پرۆژێ ئەوەیە کە ڕووناکێکی سەقامگیری هەیە بۆ ئۆتۆمبیل و بۆ پیادە ڕەویش هەمووی بە یەک یعنی ڕادێشینی هەیە. ڕووناکیەکە شەقامەکە ڕێک هەمووی ڕووناکە ئەوەنی ئاوکو کەم ببێتەوە زیاد بکاتەوە، ینی جیاوازی زۆرە لەگەڵ ئەوەی پێشووترە. پرۆژەی ڕووناکردنەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود و شەقامی سلێمانی بۆ تاسڵوجە یەکێکە لە هەنگاوەکانی پرۆژەی ئاوەدانی و جوانکاری بۆ شەقامەکانی شارەکە. بەوتەی لێپسراوانی کارەبای سلێمانی بڕیارە لە داهاتوودا پرۆژەی ڕووناکردنەوەی شەقامی سالم و شەقامی مەولەویش بخرێنە بواری جێبەجێکردنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.